دهمین دیدارا بالیۆزên زانستê li Grava Demokrasî û Azadiyê yasa da Stenbolê birêve diçe. Îca Komeleya Nûnerên Zanistê sala 2018 hatiye avakirin nihanêzî 200 endamên wê hene ku hemû jî xwendekarên ji Başûrê Kurdistanê ne ku li welatên biyanî dixwînin. Îca ji bo ku em zêdetir li ser vê dîdarê rawestin, Rebîn Nesriddîn ku serokê rêxistina balyozên zanistê ye ji Stenbolê mêvanê me ye. Kak Rebîn spêde baş, tu gelekî bi xêr hatî. بەینی جەنابیشتان باش نارین خان بەین جەنابتان و تەواوی بیسەران و بینەران و خەڵکی کوردستان باش. gelekî spas tu gelekî bi xêr hatî. Derbarê dîdara we ya vê carê arman jê çi ye, çend beşdar bû hene, ji çend welatan in? بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان پێم خۆشە بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەتان بمەوە ئاماژەیەکی کورد بە ئامانجی دامەزراندنی ڕێکخراوەکەمان بەم سەرەتا. ئێمە لە ساڵەکانی 2010 و 2019 لە وڵاتی تورکیا هەستمان بەبوونی بۆشاییەکی بەرفراوان کرد لە بوونی چەترێک و ماڵێک بۆ تەواوی گەنجان و قوتابیانی هەرێمی کوردستانی عێراقەوە لە وڵاتی تورکیا ئەخوێنن. بۆیە بۆ مەبەستە بۆ یەکەمین جار مبادرەمان کرد و ڕێکخراوێکمان بە ناوی ڕێکخراوی باڵێزانی زانست دروست کرد کە گەورەترین و تاکە ڕێکخراوی پەیوەستە بە کاروباری گەنجان و قوتابیانی هەرێمی کوردستان نی عێراق لە وڵاتی تورکیا. هەر لەم سۆنگەیەوە دیداری باڵێزانی زانستمان هەیە. دیداری باڵێزانی زانست 9 جار ئەنجام درراوە ئەمساڵ بە خۆشحاڵیەوە دەیەمین دیداری باڵێزانی زانست ئەنجام بدرێ و بۆ ماوەی 2 جارە یا 2 ساڵە توانم بڵێم هەنگاوێکی نوێمان لە کاروبارەکانمان بردووە بەڕێوە لە دیداری باڵێزانی زانست. ئەویش ئەوەیە کە توانیومانە خۆشبەختانە گەنجان و قوتابیانی هەرێمی کوردستانی عێراق لە وڵاتی تورکیا و گەنجانی هەرێمی کوردستانی عێراق و گەنجانی هەرێمی کوردستانی عێراق کە لە وڵاتان لە دیاسپۆرا ئاژین لە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا ببێ بە چەترێک ڕێکخراوی و دیداری باڵێزانی زانست بۆ کۆبوونەوەی تەواوی ئەو گەنج و قوتابیانەمان بەیەکەوە. ئیجاش بەرێ من پرسی خوێندەکارن ji çend welatan îro divê dîdara we de beşdar e, hejmara beşdarbûyan çend e, divê dîdarê de nûnerên hikûmeta Tirkiye yan jî saziyên fermî beşdar in? بەڵێ ئەمڕۆ دەستپێکی دیداریەکەمانە بێت دەیەمین دیداری باڵێزانی زانست بە بەشداری سەد گەنج و قوتابی هەرێمی کوردستانی عێراق بەڕێوەچێت لە 10 وڵات و 45 شاری جیاوازەوە گەنجان و قوتابیانمان ئەمڕۆ لە دوورگەی دیموکراسی و ئازادی لە شاری ئیستانبول کۆوە بنەوە بە خۆشحاڵیەوە لە کاک ڕێبین کێشەیەکە تەکنیکی هەیە ئەس باوەرم ژبەر کو دەستپێکێ دیمەنێتە نەما دەنگێتە ژی ینی بڕاستی دەنگێتە ژی قوتبوونها ئەف دیمەنەی کۆ لەسەر ئەکرانی ڕووداوێ هەون دبینن دیدارە نەهەمینە یا vê saziyê ya balyozên zanistê ku salane bi vî awayî dîdarekê rêk dixin, formekê rêk dixin ji bo ku xwendekarên Başûrê Kurdistanê yên, Herêma Kurdistanê yên ku li Tirkiye dixwînin weke mêvanê min jî niha ameje pêdayî divan salên dawiyê de divan 2 salan de xwendekarên Herêma Kurdistanê yên ku li welatê din jî dixwînin ew jî beşdar dibin. ئێستا دەنگ و ڕەنگم هەیە. بله نها دەنگێتە ژی هەیە و ڕەنگێتە ژی هەیە کاک ڕێبین تو جاردم بخێر هاتی تو کاری بەردەوامیە بدە ئاخافتنێن خواتە بەحسەوان خوێندەکارا کرد و بەشدارن ئیجا ji nûnerên hikûmeta Tirkiye saziyên fermî nûnerê beşdar dibin îro ئامادەنە؟ بەڵێ نازانم لە کێوە بڕابەست پێم خۆشە دووبارەی بکەمەوە کە 200 گەنج و قوتابیمان هەیە لە 10 وڵات و لە 45 شاری جیاوازەوە کە خەڵکی هەرێمی کوردستانی عێراقن. ئەم ساڵ دەیەمین دیداری باڵێزانی زانست لەژێر دروشمی بە پەروەردەکردنی گەنجان بەرەو گۆڕانکاری وشیارانە بەڕێواچێ. ئەمڕۆ کاتژمێردەی بەیانی لە دوورگەی دیموکراسی و ئازادی بڕیارە ئاهەنگی دەستپێکردنمان ببێ بە خۆشحاڵیەوە ئاهەنگی دەستپێکردنمان بە بەشداری زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر ڤەیسەر ئێرۆڵوو
نوێنەری تایبەتی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆک کۆماری تورکیا بۆ کاروباری عراق دەست بە بەرنامەکانی ئەکات لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی سیاسی و ئەکادیمی و ڕێکخراوەیی هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانی عراق هەم لە نێودەوڵەتی کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە دوورگەی دیموکراسی و ئازادی لە چوارچێوەی سیمینار و پانێڵ و کۆبوونەوەی کراوە و داخراو لەگەڵ گەنجان و قوتابیان بەیەکەوە بن. باشە کاکرێبین تە بەحسا vê saziya xwe kir yanî ji dema damezrandinê û hetenha baş e kêşeyên xwendekarên Kurd li Tirkiye û Bakurê Kurdistanê çi ne ku bo we tên û têne behezkirin di nava vê dîdarê de؟ بەڵێ خۆی لە ڕاستی ئەتوانم بڵێم کە دیدارەکەمان زیاتر لەوەی باز لە کێشەکان بکە مژار و گفتوگۆی دروستکردنی دەرفەتەکانی لە خۆگرتووە. قوتابیانی هەرێمی کوردستانی عراق زۆر گرنگە بە لای ڕێکخراوی باڵۆزانی زانستەوە کە دەرفەتیان بۆ بسازێت کە بتوانن لە چوارچێوەی زەمالەکانە بتوانن ئیحتیمام بە خۆیان بن و بخوێن و دەرفەتی خوێندنیان ببێ. بەڵێ ئێمە پێمان وایە لە گۆشەیەکەوە لە گۆشەکانەوە خزمەتی نیشتیمان و خەڵکی خۆمانەکەین و بابەتێکی زۆر گرنگە بەلامانەوە لەم سوچەوە کە ئێمە بتوانین لێرە لە وڵاتی تورکیا چ جۆرە دەرفەتێکی زەمالە ساز بکەین چی لە زانکۆ حکومیەکان بێت چی لە زانکۆ ئەهلیەکان بێ ئەمە خاڵی یەکەمی مژارەکانمانە. بابەتێکی تر ئەوەیە ئەو قوتابیانەمان کە خۆیان هاتوون بۆ وڵاتە قوتابێکی زۆرمان هەیە کە هاتوون بە وڵاتی تورکیا لە ڕێگەی زەمالەوە نەهاتوون بەڵکو لەسەر حسابی خۆیان هاتوون. ئەو قوتابیانەش بە دڵنیاییەوە تەقدیرە فەرمونون کە کۆمەڵی کێشە و گرفت و ئاڵنگاریەتە بەردەمیان. ئێمە بەپێی توانە چۆن بتوانین ئەو کێشە و گرفتاریان بۆ چارەسەر بکەین چونکە لە وڵاتی تورکیا جەنابتان ئەزانن کە ئێمە نوێنەراتی حکوومەتی هەرێممان نییە و باڵێۆزخانەی عراقیش تا شوێنێک و تا ڕادەیەک کە ئەتوانین بڵێن زۆر باش نایە بەدەم داواکاریەکانەوە. هەر بۆیە ئێمە هەوڵمان ناوە کە ساڵانە لە چوارچێوەی دیداری باڵۆزانی زانستە ئەو قوتابیانە هەر گرفتێکیان هەبێ کۆبوونەوەیەکی تایبەت لەگەڵ قوتابیەکانی تورکیا ساز بکرێ بۆ ئەوی هەر کێشە و گرفتێکیانە بێ لە چوارچێوەی ڕاپۆرتێکە ئێمە ئاڕاستی لایەنە پەیوەندی دیدارەکانی بکەین. ئیجا باشە مەزنترین کێشەیاوان چییە؟ ئاریشەیەن وان چییە یاوا خوێندەکاران و ڕۆڵاوە دە چارەسەرکردنێدە چییە؟ ئەتوانین بڵێن یەکێک لە کێشە گەورەکان بابەتی ڕۆتیناتی ئیداریاتی نێوان هەردوو وڵاتە وڵاتی عراق و وڵاتی تورکیا و بەشێکی قبول نەکردنی زانکۆکانی وڵاتی تورکیا لەلایەن عراق و هەرێمی کوردستانەوە بەشێکی قبول نەکردنی زانکۆکانی هەرێمی کوردستان و عراق لەلایەن وڵاتی تورکیاوە ئەمە وای کردو کە قوتابیان بەداخەوە لەم نێوەندەدا مەحروم ببن و ببن بە قوربانی. ئێمە هاوینی ساڵی 2025 بە خۆشحاڵیەوە توانیمان جێگری وەزیری پەروەردەی وڵاتی تورکیا بۆ ماوەی هەفتەیەک لە شاری هەولێر میوانداری بکەین لە چوارچێوەی 2 بەرنامەی باڵۆزانی زانستە دیداری گەشەپێدان بۆ قوتابیان لەگەڵ دیداری محیبەت لەوێ توانیمان کە کۆمەڵێک گفتوگۆ بکەین و ڕێگە نەخشەیەک دیاری بکەین بۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە هەیە ئەو هەڵەت یەگەیشتنە ئیداریانی کە هەیە تورکیا لە ڕووی ئیداریەوە خۆیان چارەسەری بکەن و ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانی عراق و حکوومەتی فیدرالیەوە هەیە ئەوانیش چارەسەری بکەن تا ئەوەی ئەم قوتابیانە کە بابەتی دانپیانان و قبولکردنی یەکتر و بابەتێک کۆمەڵە بابەتی ڕۆتیناتی ئیداری هەیە لەو نێوەندەیانە منە ئەو قوتابیانە مەحروم نەبن. باشە ئەتە بەحسا پەیداکردنە دەرفەتێن خوێندنێژی کرد زەمالەت بۆ خوێندەکارێن هەرێما کوردستانê ساڵانە چەند دەرفەت بڕێکە سازیاوە تێ دابینکردنج بۆ خوێندەکاران؟ بەڵێ خاتونالین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دوانیۆڕۆ میوانداری سەرۆکی زەمالی تورکیاکەین لێرە لە دانیشتێکی تایبەتە لەگەڵ قوتابیەکانمانە بۆ ماوەی کاتژمێرێک گفتوگۆیانە بێ لە نزیکەوە قوتابیەکانمانەتوان پرسیاری خۆیانی ئاڕاستە بکەن داواکاریەکان ئاڕاستە بکەن و گوێیان لێبێ کە ئەوەی دەرفەتەکان چۆن و چۆن ئەتوانن زیاتری سفادەی لێ بکەن. ئێمە لە نزیکەوە لە پەیوەندیین لەگەڵیانە تا ئەوەی کە بتوانین کورسێکی زیاتر پێ بکەین بۆ قوتابیانی هەرێمی کوردستانی عراق. من لەوانەیە نەتوانم ئێستا ڕقەمێک بە جەناب بڵێم چونکە هەموو ساڵێک بەپێی ناوچەکان و بەپێی ئاستەکان گۆڕانکاری بەسەرایەت بەس خۆشبەختانە بە خۆشحاڵیەوە ئەتوانین کە بڵین ڕێژەیەکی باشی هەرێمی کوردستان من ئەتوانم بە شێوەیەک ڕقەمە بە جەنابتان بڵێم کە 2 لە سەرسەی تەواوی زەمالەی کە ئەدرێ بە عراق لە هەرێمی کوردستانەوە 2 لە سەرسەی ئەو زەمالەی کە دراوە بە عراق ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستانەوە قوتابیان سوودمەندە بن لە ئاستەکانی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا. ئەمە لەگەڵ ئەوەی کە ئێمە بە خۆشحاڵیەوە ماوەی چەند ساڵێکە دەرگای زەمالەی ئیعدادیەشمان کردوتەوە لە ئامادەییشا قوتابیان ئەتوانن کە بێن لە ئێسایا 53 قوتابی
قوتابی هەرێمی کوردستانی عراق لە وڵاتی تورکیا لە 8 شاری جیاواز بە زەمالەی تورکیا بۆ خوێندنی ئامادەی لە وڵاتی تورکیان و تەواوی تێچووی هاتن و ڕۆشتن و مانەوە خوێندنیان لەلایەن وڵاتی تورکیاوە دابینەکرێت. ئەف بۆ ئامادەیی بۆ بەکەلۆریۆس هەژمار لە بەردەستێەوە هەیە چەند خوێندەکارێن ji herêma Kurdistanê li Tirkiye dixwînin؟ نالین خان وڵاتی تورکیا هەموو ساڵێک 5,000 مینحە بۆ بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا ئەبەخشە بە 193 وڵات لە دنیا لە ئێستایا 28,000 قوتابی لە تورکیا بە زەمالەی تورکی لە چوارچێوەی زەمالەی تورکیا لە بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا لە خوێندنان دووبارە بەداخەوە لەبەر ئەوەی کە نوێنەراتی حکوومەتی هەرێممان نییە و سەفارەتی عراق پەیوەست نییە بەم کارەکە ناوەکان جیاب بکاتەوە ئێمە ناتوانین ناوی قوتابیانی هەرێمی کوردستان دەربێنین لە ناوی وڵاتی عراقا بەڵام ئێمە و کوڕێکخراوی خۆمان دوای ئەو هەموو هەوڵ و بە دوواداچوونەی کردومانە ئەتوانین بڵین لە ئێستەیە بە دەوروبەری نزیکی 800 قوتابی هەرێمی کوردستانی عراق لە چوارچێوەی زەمالە و خوێندنی تایبەتە لە وڵاتی تورکیا خوێنن لە ئاستەکانی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرە. باش گەلێکی سپاسیاتت کەم ڕێبین نەسرەدین سەرۆکی ڕێخستنا بالیۆزên zanistê ji Stenbolê tu mêvanê me bûyî heviya serkeftinê jî ji bo dîdara